بیرۆکەی بیمەی تەندروستی لە بۆ یەتیمان لەوە 2785 یەتیم هەوێی هەیە دەزانی چەند دڵی خۆشە ئەو یەتیمانە دەزانی وەچی ئەم تەرحم کرد لە مەجلیسی گوتمان بیمەی تەندروستی دەکەم گوتیان دکتۆر دیر ئەوە ناکرێ 2800 یەتیم برێ وەرە نەخۆش کەتی ئەمە هەینا کرەوە کو دەکرێ کورە گوتم ئەدی ئەم لۆ دەرۆزەکەری نێودەوڵەتیمە ئەمن دەرۆزەی دەکەم دەزانی پار ڕەمەزانێکە لەگەر دکتۆر زوبێری گوتم ئەو دەچم عومرەی دەکەم لە ڕێیەکە گوتم دەزانی عومرەی لۆ دەکەم گوتی لۆ گوتم لێوێندە دەپارێمەوە لە خوای گەورە دڵەکان ڕاکێشی پارەم لە بۆ بین 50 دەفتەرم دەوێتن ئەو شەریکەی فلیپسی گوتم ئەمن پاش جێژنەی وەرنەوە عەقدی دەکەم بزانم لە ڕەمەزان تام 50 دەفتەری کۆکەمەوە 50 دەفتەرم دەوێت تا عەقدەکەی تەوقیع بکەم بۆ خوای بۆ 47 دەفتەر چونکە ڕۆژ بە ڕۆژ تەنسیقم هەبوو لە گەریان لە ناو تارێک کابرای گوتی دەمێندە قسە لەگەر بکەم گوتم 3 دەفتەر ما 3 دەفتەر خێریەکەم دەدێ ئەو جووەرە قسەم لەگەر بکە ئەمە هێشتا مێشکم مەشغولە کاکە ئەمە دەی 50 دەفتەری خڕکەمەوە 3 دەفتەر مالۆ 50 دەفتەری کابرا پێی سیر بوو هاتینەوە هەولێرەکەم ڕۆژە عالفێ گەیشتنی وکانە على ئەساس سبەینێکە دەبیتە جەژن ئەو بوو جەژنەکە تەخیر کرا گوتیان سبەینێکە شەڕ ڕەمەزانە گوتم ئەلحەمدولیلا کە سبەینێکەش ڕەمەزانە هاتمی ئێکوانە بڵایفم کردەوە گوتم ئەمن مباشر لەسەر مەشروعی ئەوڕۆکا 3 دەفتەر مای نەقسی بکەم ئەمن ئەوە جارێ پشکەش خێری لە خێرزانم دەکڕم ئەوە مەسا مەغدیدە لە مارە جێلێ بگویت ئەمەش دێم قلەشی دەکڕم لە خێرزانم باوەڕکە پارەکە لە 50 دەفتەرەکەی ئاودیومان کرد هەتا پێش مەغریبێکە ئەمن دانیشتم لایفم کردەوە دەرۆزەم دەکرد میهرەبانی دڵسۆزی و لێزانی